ئەم لایەن ئیسلامیانن کە ڕوبەڕووی انحراف پێکردنی مجتەمع ئەوەستنەوە و بەری پێگرن. ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری باوکاری مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دەرینەکانی کۆمەڵ ئێوارەخوانێکی بۆ کەسوکاری شەهیدان ڕێخست. کەسوکاری شەهیدان دەڵێن ئەم جۆرە کۆبوونەوە دیدارانە زیاتر پەیوەندی نێوانیان پتە و دەکات و لێک نزیکبوونەوەیە لە نێوان سەرکردایەتی و کەسوکاری شەهیدان. وڵای ئەم کۆبوونەوانە شتێکی زۆر زۆر باشە و تازەکردنەوەی عهدەوانە جا لە ڕاستیدا گەر هیچ شتیانە بێ مەجموعەیەک لە کۆنا بە یەک و یەکترمان ناسیوە ئێستا لێرە چاومەن بە یەکتر ئەکەوێتەوە هەر زۆر شتێکی خۆشیانی من خۆم چاوم بە هەندێک ڕفراکەوت لە زمانی شاخا بینی من ئێستا زۆر خۆشە مناسەبانە لەبەرەوە ئەوانم جگەر لەوەش بیرمام کەوێتەوە کە ئێمە بزوتنەوەین و کۆمەڵین لەو یعنی کۆمەڵی یەکەمین. ئێمە وەکو کەسوکاری شەهیدان کە بەشدار بووین لەم دیدارەیە لە ڕاستیە جێی دڵخۆشیە و زۆریشمان پێ خۆشە حەزەکەین ئەم دیدارانە زۆرتر بن بەردەوام بن چونکە ناکرێ کەسوکارەکەمان باوکو و کەسوکارمان لێرە خوێنیان ڕشتووە بۆ ئەم کۆمەڵی دادگەری و ئێستا بێ ئاگابین لەوەی چی لێیت بکوێ ینی بەڵحاصل بەخۆشی و نەخۆشیەکەی کۆمەڵی دادگەریەوە هەبین. لە دیدارەکەدا باز لە خزمەتکردنی کەسوکاری شەهیدان کرا کە لە ماوەی ڕابردوو ڕۆڵی گرنگیان هەبووە و قوربانی زۆریان داوە. کەسوکاری شەهیدان پێویستیان بەوەیە خزمەت بکرێن و ئاوڕی زیاتریان لێ بدرێتەوە. میوانی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەرین ئەم کەسوکاری شەهیدان ئێمەش هەمانگیمان لەگەڵ ناکردن لەگەڵ بەرانی مەڵبەند ئاگادارمان کردنەوە هاتوونێت لە خزمەتیانە زۆر خۆشحاڵ بین بەڕاستی بە دیداری ئەو کەسوکاری شەهیدان ئێمە حەزەکەن خۆمان چینە خزمەتیان بۆ هەموو ماڵەکان بەڵام ئێستا لە ڕەمەزانەوە لەبەر پیرۆزی ڕەمەزان حەزمان ئێمە لە خزمەتیانە من لە بارگای ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری. کەسوکاری شەهیدان داواکارن ئەم جۆرە دیدارانە بەردەوامی هەبێت چونکە ڕێگەیەکە بۆ لێک نزیکبوونەوەیان و باسکردنی کێشەکانیان و تازەکردنەوەی پەیمانیانە لەگەڵ یەکدی. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.